ژنی وا هەیە پیاوەکەی کردووە بە پەن باشە ئەم پیاوە هەر ناوێرە جلە جوان کاتە بەری ئەڵێ بۆچی ئەو جلاکەیتە بەرت وڵی جلێکە جوانەی چی بکەمە بەرم گوێنی بکەمە بەرم ئەی بەچیەوە بڕم بە تەنەکەەوە بڕۆمە دەرەوە ئەی خێرە ئەم بۆنە لە خۆتە دەی ئێوە وڵی بۆنە نابێ بۆنت خۆش بێت چییە ئیمڕۆ بە شێوازی ستایلەکە و جیاوازە بۆ کێ ڕۆیت ئەڕۆم بۆ ناو بازار لەگەڵ چیا ڕۆی بۆ ناو بازار وڵا هەر خۆمە ڕۆم ئێدە باشە منیش دێم ئەی مناڵەکان مناڵەکان لە مەکتەبە دێنەوە چاوەڕێی تۆیانە ها دەوڵام مەڕۆ یعنی ئەم پیاوەی کردووەتە پەن باوەڕتان هەبێت منم کێشانە زۆر دێ بۆ لام یعنی ئەم پیاوە ناوێرێ بە هیچ شێوازێک یعنی هەموو تەسەڕوفاتێکی ئەم پیاوە لای ئەم ژنە بۆتە گومان لە کاتێکا پیاوەکە پاکە ژنەکەی خۆی زۆر خۆشەوێت باشە ئەم ژنە هەموو نەزەڕاتێکی ئەم پیاوە هەموو سیرکردنێکی ئەم پیاوە بەمانە لێکەداتە و مانەکەشی خرا تا وای لێ دێ جاریە دوان سیان ژنەکە وامەکە کورە ژنەکە پیاو چاک بە کورە بۆ خاتری خوا باوکت ئاگادارەکەمەوە کورە باوکی ئاگادار کردەوە دایکی ئاگادارکردنەوە براکانی هاتنە سەرخەت هیچ ئیسفادەی نەبوو تا ئەوەی وای لێ هات ئەم داماوە ماڵی دێت تێکچوو تەلاق درە باشە ئێستا ئەڵێ بابگیان ژن ئەهێنێ بابیهێنێت سەیری کچی خەڵکەکە باسێکە بەس بگەڕێمەوە ئەڵێ لە دوای باران فەرەنجیم بۆ چییە ئێخە زۆریان پێدوت ژنەکە واز بێنە کاکە واز بێنە تۆ هەر واز نایەنی ئەم وردەکاریە خراپە من ئەزانم تۆ لەبەر خۆشەویستی خێزانەکەت ئەماکەیت چونکە هەر کەسێ زیاد لێکۆڵینەوە لە خێزانەکەی خۆی بکات ئەمە زیاد ئەم پیاوەی خۆشەوێت یان زیاد ئەم ژنەی خۆشەوێت بەڵام ئاگاتان لێ بێت ئەڵێ هەموو شتێ بە خوێش بەمانە ئێستا کاتێک کە تۆ چێشتێ لێ ئەنی خوێی تێکەیت ئەگەر خوێیەکە لە حەدی خۆی بوو چێشتێکی خۆش و بەلەزەت دەرەچێت بەڵام ئەگەر زیادێت تێکرد ناخورێت جگەری حیوان خۆشەوە نییە بە تایبەت بەیانی پێش ئەوەی کە خۆر هەڵبێت باشە سوکە تەمرینێکی بۆ بکەیت دوای نوێژی بەیانی بڕۆی جگەری حیوان بخۆیت ئەگەر تۆزی ئەو جگەرە خوێی زۆر بێت بۆت ناخورێت هەموو شتێ لە حەدی خۆی تەجاوزی کرد بێمانا بێت کەسێ زۆر خۆشتی بوێت جاری ئەملاتی ماچ کرد خۆشە ئەم جارە ئەملاتی ماچ کرد خۆشە کردێ 4 جارش قەینە بەڵام ئەگەر کردێ 6 و 8 و 10 و 15 و 20 ئەمانە هەر خۆت پاڵی پێوانێڵی دەبەستە کاکە گیان ئەها زۆر جار کە کەسێکت خۆشەوێت باشە باسی پیاو لەگەڵ پیاوەکەم ژن لەگەڵ ژنە ئەم لای ماچەکەی ئەو لای ماچەکەی ئەم لای ماچەکەی ئەو لای ماچەکەی باوشی لێدەی ئەمە تا حەدێک باشە بەڵام ئەگەر کەسەکەت بێزار کرد دەبێت تەواو بەسە تەواو لە تام دەرچوو یعنی هەموو شتێ بە حەدی خۆی بە پیاوەکەت بڵێ بۆ کێو ئەڕۆیت بەڵام دووبارە و سێباری مەکەرەوە باوەڕتان هەبێ شتێکتان پێ بڵێم من مەوزوعم لایە ژن ئەمەی کردوتە سەر پیاوەکەی و تۆتی بڕۆی بووە هەر شوێنێ ئەبێ ڤیدۆی ئەو شوێنم بۆ بنێریت باشە تەلەفۆنی بۆ کاڵی یادەی بیکە ڤیدۆ بزانم کێو لەگەڵایە لەکوێیت دەنگی ئافرەت هاتووە جاری وایە تۆ لە شوێنێک ئایتر ئافرەت لەو لاوە دانیشتویان بە تەکتاڕۆ ئەوە دەنگی ئافرەتە کوێ بووە یاخت خوا ماکرێت ئەمە ناکرێت ئەنجا ژنەکە هاسیریکە ئەمە جارێ ساڵێ دوان چوار لەگەڵ تا ئەڕوات ئەم پیاوە بەڵام کە تەقی لە جەرگی کرد جام لێی پڕ بوو تەواو ئەڕژێت کە پڕ بوو ئەڕژێت ئیتر ماڵە لێ تێکەچێت پیاوەکەی خۆت خۆش بێت ژنەکەی خۆت خۆش بێت بەڵام ئەوە لێکۆڵینی و وردەکاری لە ژیانی ئەمەکە ئەگەر سیقەت بەم پیاوە نییە حی على سەڵا وەرە دەرەوە لە ژیانی ئەی ئەگەر سیقەت پێیەتی ئەم پیاوەت بۆ کوونە جەرە کردووە ئەم ژنت بۆ کوونە جەرە کردووە ها بەس پێم بڵێ ئەوە کێیە تەلەفۆنی کرد وەڵا پورمە کام پورت پورە حەلاو ئەیوت چی ئەیوت ژنی دووەم نایەنی نەباب ئەیوت چی چاک و چۆنی کردووە هەرو قسانە تخوا دەباشە ئەم پرسیارە نەکا ئیتر ئەمرێت ئەبێ ئیلا بزانێ پورە حەلاوی باسی چی کردووە خۆ ژنت بۆ نایەنێ بابەیان تۆ ژنت هەیە یعنی قابل پورت ماڵت لێت یەکدات ها مامەی تەلەفۆنەکە ئەوە کێ بوو وەڵا مامە ئەحمەد بوو ئەیوت چی وەڵا هەر چاک و چۆنیە کردووە ئەیوت بیسومە نەخۆش بوویتە باش بوویتە ئەی چی تری وت وەڵا هیچ تری نەوت ناشتێ تری وت هەر لە خۆی کێشە دروستەکە ئەم ژنە کاکە تۆ نەخۆشی بە قوربان کاکە وەڵا بەخوا بە هەموو عیلمی طب تۆ نەخۆشیت بە هەموو زانست و بە هەموو بیرمەندێک بە هەموو بیرۆکەیەک تۆ نەخۆشی کاکە تۆ نەخۆشی چارەسەری خۆکە ئەم هەموو لێکۆڵینەوە چییە وازی لێ بێنە کاکە وازی لێ بێنە وەڵا ئەم پیاوەت کوونەجەرک کردووە
داماوە تەلەفۆنێکی بۆ دێ ئیتر ئەبێ حەوەرەقە بۆ تۆ بخوێنێتەوە لە ئەلفەوە تا یابزام چی بووە خە نیم سەعاتە من قساکەم بۆ خاتی خۆش نەکە ئەبێ ئەم نیم سەعاتە دابنشی سەی ناو چاویشیکەی ئاوا قەنچ باشە ئەرە وەڵا ئەبێ بۆی باسکەی بۆی باز نەکەی ئەم ژنەکە ئاوایە ئیتر چی پێڵێن نازانم ئەم نابوتە ئیتر کێشەیە دروستەکە ئەم پیاوەش خۆی لە بەڵا لە داگاڵتت نییە وەڵا تێگەی هەتا ئەم ژنی دەستکەوت کورە کابراوتی ها دنیا خەریب و خراپ بێت ئیسا یەک دوو مناڵی لێی هەیە ئێخوایە لەگەڵ ئەم منجڕی ژنیە ئەڕوات حەلی نییە ناڕوات هەر حەلی نییە مەجبورە کابرا بۆ خۆی جەریدەکەی بۆ بخوێنێتەوە هەر حەولاپە ڕەئیفۆڕەکەی بۆ خوێنێتەوە بەس بۆ ئەوەی ئەم ژنە لە کۆڵی بێتەوە لە کۆڵشی نابێتەوە ها ماڵێکت یاخواش پیاو هەیە لە ژن هەیە لەسەر خەو کێشەی لەگەڵ پیاوەکەی دروست کردووە کاکەیان وتۆتی ئیم شەو خەوەیکم بینی خوا بەخێری بێڕێ لە خەوەکەی ژنێکی تیا بووە ئەڵێ چی بووە ژنە چی بوو مەبەستە چی بوو لە خەوە وەڵڵاه مەبەستم هیچ نەبووی باشە تۆ ناڵی بۆم گێڕەرەوە ئێگێڕاوێت و کێشەی دروست کردووە کەواتە ئەم مەجموعە خەڵکی کەوا من باسم کرد تحصیل حاصلی قسەکانمان ئەمانە نەخۆشن و ئەبێ چارەسەری وەرگرن چارەسەر وەرنەگری ژیانت لێت یەکەچێت کە ژیانش لێت یەک چوو فەلا تەلومەنە ئیلا نەفسەک لۆمەی هیچ کەسێک مەکە مەڵێ پیاوەکەم سەفڵە بوو مەڵێ پیاوەکەم ناپیاو بوو هەموو شتێکم بۆی کرد هەموو شتێکت بۆی کرد بەڵام هەموو شتێک شت بەرامبەری کرد